کێشەکەی بەخێراتن گەرمتان دەکەین بەخێر بێت لە بواری پاقلە و شێلمەوە جستانان ئەما جستانان وەکی بەفر دەکەوی ڕۆژانەکە بەفریش نەبێ هەر سارد بێ لێرە بەس بەفری لێبێ دێنە ئێرانە پاقلە و شێرمی گەرم لێرە باش سەرف دەبێت بەڵێ خەڵک داواکاری هەیە مەسەڵەن ئەگەر بەفر دەکەوی پێشوەختە ئەمە دەزانین مەسەڵەن ڕۆژە وەک ئەوڕۆ زیاتر عازر دەکەین شێرمە و باقلەی دێن لێرە سەرفی دەکەین هەرچەندە کەبی لێرە سەرف دەکرێت لەبەرەوەی ساردا بەڵێ داواکاری زۆری لەسەر خەڵک زۆر دەیخوات و زۆر خەڵک داوا دەکات ئێواران لە دەو دەمانەدا دێنێرە ئێمە لە ڕانیەوە هاتوون بۆ زینی وەرتێم بەڕاستی شوێنێکی زۆر خۆشە بە تایبەتی زستانان داواکانی حکوومەتی هەرێمی کوردستان پەرەی پێبدا بۆەوەی گەشتیاران زۆرترین ڕوودا زینی وەرتەکە خێراتنی کەناڵەکەتانەکەم لە ڕانیەوە هاتوومە کەم ڕۆیەکەم ڕۆژی زستان هەست بێ خۆشیەکی تایبەت دەکەم چونکە تادا لەگەڵ برادران و هاوڕان هاتوومێرە خۆشیەکی لەگەڵ برادراندا ببینم هەستێکی زۆر تایبەتەمێت چونکە تیادا و دیمە نەجوانە دەبینم هەست دەکەم دڵخۆشم ئەوە بۆ من جێگا شانازیکە لەگەڵ برادراندا لێرەمە.